وەزیرانی یەکێتی ئەوروپا لەسەر بەشکردنی بەرپرسیارەتی بەرامبەر بە پەنابەران ڕێککەوتن. گفتوگۆکان سەرکەوتوو بوون لە هەندانی یۆنان و ئیتالیادا بۆ پەیوەستبوون بۆ ڕێککەوتنی کە زیاتر لە 10 ساڵ نەتوانرابوو چارەسەری بۆ بدۆزرێتەوە. وەزیرانی کاروباری ناوخۆی یەکێتی ئەوروپا کە 27 وڵات لەخۆ دەگرێت ڕێککەوتن لە دوای ئەو دابەشبوونەی لە 2015دا ڕوویدا. بەتایبەتی ئەو کاتەی نزیکە 1 ملیۆن کەس کە زۆربەیان بۆی جەنگی سووریا و ڕوویان کردە وڵاتانی یەکێتیەکە. هەر بۆیە نانسی فیزەری وەزیری ناوخۆی ئەڵمانیا پەسەندی ڕێککەوتنەکەی کرد و بە مێژویی لە قەڵەمدا. ئیلفا جۆهانسۆنی بڕیاردەری کاروباری ناوخۆی کوتلەکە دەڵێت ئەم ڕێککەوتنە دەستکەوتێکی گەورەیە بەپێی ئەوە دەتوانین پێکەوە لە بواری کۆچدا کار بکەین. ئێمە کاتێ پێکەوە کار دەکەین بەهێزتری. لە ساڵی 2015 هەمیشە مەسەلەی پێشوازی لە پەنابەران بابەتێکی جێی مشتومڕ و جیاوازی نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا بووە. لەگەڵەوەدا بە سەختی گەیشتنە ڕێککەوتن، بەڵام ئەندامان یەکێتیەکە جەختیان کردەوە لەسەر دابەزاندنی ڕێژەی وەرگرتنی پەنابەران. راپۆرتی ساڵی ڕابردووی نەتەوە یەکگرتوەکان ئاماژە بە کۆچی کەمتر لە 160,000 کەس بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکەن. هەر لە هەمان ماوەشدا زیاتر لە 2500 پەنابەریش لەو ڕێگەیەدا خنکاون یان شوێن بزر بوون. وڵاتانی کەناری باشووری یەکێتی ئەوروپاش ماوەیەکی زۆرە داوای یارمەتی دەکەن بۆ ئەوەی بتوانن مامەڵە لەگەڵ ئەو پەنابەرانەدا بکەن کە دەگەنە کەناراوەکانیان، بەتایبەتی وڵاتی یۆنان و ئیتالیا. بەڵام وڵاتانی خۆرەڵاتی ئەوروپا وەکو پۆڵەندا و مەجارستان ڕەتی دەکەنەوە پێشوازی لە پەنابەرانی ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا کە زۆرینەیان موسڵمانن بکەن. ئەو لە کاتێکدایە پارتە ڕاستڕە و پۆپۆلیستەکانی کوتلەکە گوتاریان ڕەتکردنەوەی پەنابەرانە بە هەموو شێوەیەک. هاوکات لەگەڵ گفتوگۆی 12 سەعاتەی وەزیرانی کوتلەکە بۆ گەیشتن بە ڕێکەوتنەکەیان، سەرۆکوەزیرانی ئیتالیا جۆرجیا میلۆنی و هاوتا هۆڵەندیەکەی مارک ڕوتە و سەرۆکی بڕیاردەری یەکێتی ئەوروپا ئۆرسۆلا ڤۆن دێر لاین ڕایانگەیاند سەردانی وڵاتی تونس دەکەن کە بە دەواازەی کۆچی ئەفریقا لە قەڵەم دادرێت. بەپێی ڕێکەوتنەکە کە پێویستە پێش لە هەڵبژاردننی 2024 دا ڕشنی کۆتایی ڕابگەیەنرێت، هەر وڵاتێک پشکێکی دەبێت لە پێشوازی پەنابەران. ئەو وڵاتانش کە نەیانەوێت پێشوازی لە پەنابەران بکەن دەبێت بە بودجەیەکی دیاریکراو کە بۆ هەر پەنابەرێک بڕی 20,000 یۆرۆیە بەشداری بکەن. ڕخنەگرانی لیبرال بڕوایان وایە ئەم ڕێکەوتنە جارێکی دیکە دیمەنە دڵتەزیانەکانی دوورگای یۆنانیەکانی ساڵانی ڕابردوو دووبارە دەکاتەوە بۆ هۆی دروستکردنی خێوەتگەی چڕی پەنابەرانی دوور لە مەرجە مرۆیە گونجاوەکان و دوجار ڕازگۆیی بڕیارەکانی یەکێتی ئەوروپا دەخاتەوە ژێر پرسیار.